نهێنی سەردانی شاندا ئەمنیەکەی عێراق بۆ سلێمانی چی بوو؟ قاسم عەرەجیچ داواکاریەکی لە بەرپرسانی یەکێتی هەبوو. تیوار نهێنی نامەیەکی باڵوێزی عێراق لە تورکیا ئاشکرا دەکات. قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی عێراق سەردانی سلێمانی کردو لەگەڵ بەرپرسانی یەکێتی و بافڵ تاڵەبانی سەرۆکی ئەو حیزبە کۆبەوە. سەردانی بەرپرسە باڵاکەی عێراق و شاندەکەی بۆ هەرێم و سلێمانی وەک خۆیان باسی دەکەن با هۆکاری پرسە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکەیە، بە تایبەت ئاڵۆزیەکانی هەرێم و سەرسنووری ئێران و تورکیا. تیوار زانیوێتی قاسم عەرەجی بۆ ئەو مەبەستە سەردانی سلێمانی کردووە تا با بافڵ تاڵەبانی و یەکێتی بڵێت تورکیا پەیامی جددی هەیە بۆ هەڕەشەکردن لە سلێمانی و دەبێت ڕەچاوی ئەو ڕێکەوتنە ئەمنیە نێوان عێراق و تورکیا بکرێت. شاندەکە بە یەکێتیشیان وتووە عێراق وەک پاکێجێکی گشتگیر لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا دەڕوانێت، بۆیە بەلایەنەوە گرنگە پەیوەندیەکانی سلێمانی و تورکیا ئاسایی بێتەوە. تیوار زانیویشێتی باڵوێزی عێراق لە تورکیا پەیامێکی نهێنی تورکیای هێناوە بۆ حکوومەتی عێراق و سوودانی و داوای کردووە ئاگایان لە دۆخی ئاڵۆزی ئەمنی سنووری سلێمانی بێت. هاتنەکەی عەرەجیش بۆ سلێمانی بۆ گەیاندنی ئەو پەیامە بووە و حکوومەتی عێراق دەیەوێت ڕێگا بگرێت لەوەی هێرشی زیاتر لە سنووری سلێمانی بکرێت لەلایەن تورکیاوە. بەرپرسانی عێراق بەڕوونی با بافڵ تاڵەبانیان وتووە کە تورکیا جددیە لە هەڕەشەکانی بۆ سەر سلێمانی و دەبێت هەندێک داواکاری و مەرج و دۆخەیە ڕەچاو بکرێت تا گرفتەکان ئاڵۆزتر نەکەن. سوودانی دەیەوێت وەک نێوەندگیر پەیوەندیەکانی تورکیا و یەکێتی ئاساییکاتەوە و کاربۆکردنەوەی فڕۆکەخانەکەی سلێمانی بەڕووی تورکیادا دەکات. هەفتەی پێشوش لە شاری بەغدا هەر لەسەر دەستپێشخەری سوودانی کۆبوونەوەیەکی نهێنی لە نێوان دەستگای میتی تورکیا و بەرپرسانی یەکێتی لە شاری بەغدا بەڕێوەچوو. هەر چۆنێک بێت تورکیا دەڵێت ئاڵۆزی دۆخی ئەمنی سنووری سلێمانی نیگەرانی کردووە و هەڕەشی هێرشکردنی زیاتر دەکات، بەڵام سەرۆکوەزیرانی عێراق دەیەوێت دۆخەکە هێور بکاتەوە و ئاوێک بکات بە ئاگری ئەو هەڕەشەی 2 ساڵە هەڵگیرساوە کە بەهۆیەوە فڕۆکەخانەی سلێمانی داخراوە و تورکیاش هەڕەشەی سزادانی زیاتری بازرگانی و ڕاگررتنی ڤیزا لە سلێمانی دەکات.